بەڵێ فەرمو پۆلیس فریاکەوتنیەوە لێرە پێشەکمان هەیە فەرمو برام چێندەر لەناو بازاری دۆلارفرۆشەها بۆ سەکە 109 پەیوەندی بەناو بازاری کرد ناو بازار بزەبت ناو دۆلار فرۆشان ئێرە شاری هەولێرە نزیکەی 2 ملیۆن کەس لا خەڵکی شارەکە و خەڵکی بیانی لە هەموو جیهان تێیدا دەژین شارێکی ئارام و دڵگیر کە هەموو ڕەنگێک لە ئامێز دەکرێت ئەو شارە وەک هەموو شوێنێکی ئەو جیهانە بە دەرنیە لە هەبوونی تاوان تێیدا بەڵام ڕێژەی تاوان بەراورد بە شارەکانی تری عێراق و ناوچەکە بە باشتر وەسف دەکرێت شوێن پەنجە لە وەڵقەیەدا تاوانێکی فەڵکردن و قۆڵبڕین لە ڕێگای سۆشیال میدیا بە ناوی دەستگای خێرخوازی ئاشکرا دەکات و نیشان دەدات ئەو کارش ئێستا لە عێراق بەردەوامە بەڵام بۆ یەکەم جارە یەکێک لە ئەندامانی ئەو باندە لەسەر ئاستی عێراق لە کوردستان لە هەولێری پایتەخت دەستگیر دەکرێن لەم بەرنامە بۆ یەکەم جار لە کوردستان 24 شوێن پەنجەی بکەرانی ئەو تاوانە و دەستگیرکردنیان لەلایەن هێزەکانی وەزارەتی ناوخۆ ئاشکرا دەکرێن و دەستگیریان دەکەن سەرەتا بەدەداچوون بۆ کەیسە دەکەین بۆ بنکەی پۆلیس دەچین دەمانەوێت بزانین کێن ئەوانەی فێڵیان لێ دەکرێت و تۆمەتبارەکان لەکوێن ئەیدی ئەفسەری بنکە دەبینین ئەو زانیاری لەسەر چۆنیەتی و شێوازی تاوانەکەمان پێدەدات چەند ڕۆژێک بە لە ئێستا دادخوازێکی بەڕێگەس هەرب هاتە بنکەمان داوای تۆمە سکاڵای دەکرد لە دژی چەند کەسێک وەکو گروپ کار دەکەن بە ناوی ڕێکخراوی خێرخوازی کە گوایە پارە بەخەڵکردن بەخێر ڕێکخراوەکە ڕێکخراوە سەرچەکەی لە دەرەوەی عێراقا بەڵام ستافیان هەیە لە خواری و عێراق و لە شاری هەولێریش ئەو ڕووداوەش چەند ڕۆژێک پێش ئێستا ڕوودەدات دوای ئەوەی کەسێکی بەڕێگەز عەرەب خەڵکی بەغدا دێتە کوردستان سکاڵا تۆمار دەکات لە دژی ئەو کەسانەی فریویانداوە ئەو کەسە فێڵباز و سەختەکارانە بە شێوەی گروپ و باند لە عێراق و ئوردن و سەعودیا کار دەکەن بەشێک لەو باندەش لە شاری هەولێر ماوەیەکە دەستیان بەو کارە کردووە ئەو کارەش بە ناوی دەستگای خێرخوازی لەلایەن کەسانی نەناسرا و نادیار ئەنجام دەدرێت کە گوایە بەخێر پارە بە کەسانی هەژار دەدەن ئەو باندەش سەرچاوەی سەرەکی لە دەرەوەی هەرێمی کوردستانە و بەشێکیان لە بەغدان ئەوانە ستافیان لە خواروی عێراق و هەرێمی کوردستان هەیە شوێن پەنجە بۆ یەکەم جار یەکێک لەو کەسانە کە وەک دادخواز دەبینێت کە گوایە کەم ئەندامە و لەلایەن ئەو دەستگا خێرخوازیەوە وەک دیاری هاوکاری ئۆتۆمبیلێکی پێدەدەن تا کاری پێ بکات لە بەرامبەر بڕێک پارەی لێوەردەگرن بۆ گواستنەوەی ئۆتۆمبیل و گومرگ تا بەدەستی ئەو کەسە هەژارە دەگات کەمە بەستەنها کری گواستنەوە بۆ ستافەکە بنێرێت بەڵام ئەوە دوورە لە ڕاستی أنا تعرفت على عن طريق التواصل الاجتماعي من لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پیونیم بە ڕێکخراوێکی خێرخوازیەوە کرد کە گوایە یارمەتی خەڵک دەدەن من گوتم حاڵم خراپە یارمەتیم بدەن بۆ ئەوەی بکەومە سەر ئیشی خۆم ئەوانیش ڕازی بوون لە ڕێگەی ڤیدیۆوە ئۆتۆمبیلێکیان پیشاندام بۆ ئەوەی ئیشی پێ بکەم داوایان کرد بڕەپارەیەکیان بۆ حواڵە بکەم بە مەبەستی گواستنەوە و گومرگی ئۆتۆمبیلەکە منیش کردم و هیچ پرسیارێکم لەبارەیانەوە نەکرد و بەڵام دوایی لە ئاسایشی بەغدا پیان وتم کە ئەو لاپەڕەیە ساختەی و ڕاستی نییە بڕۆ لە هەولێر سکاڵا بکە منیش هاتمە هەولێر لە ڕێگەی بنکەی پۆلیس کاڵام تۆمار کرد و چوومە لای دادوەر ئەویش فەرمانی دەستگیرکردنی بۆ تۆمەتبار دەرکرد أولا إحنا كنا ببغداد إحنا عندنا نظرة خاصة على أهل أرض لە سەرەتادا من زانیاریم لەسەر خەڵکی هەولێر و ئیشکردنیان نەبوو بۆ چونێکی جیاوازم هەبوو بەرامبەر چۆنەتی پێڕەوکردنی یاسا لە هەولێر بەڵام کە هاتمە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر ئەوەی بینیم سەرسڕهێنەر بوو ڕێزێکی زۆریان لە من گرت و یارمەتیاندام تەنانەت بەڕێوەبەری پۆلیس لە ژوورەکەی خۆیدای نیشاندم و ئەمە لە بەغدا نابیندرێت هەرگیز بەڕێوەبەرێکی پۆلیس
بۆ شێوەیە ڕێز لێ ناگرێت بەڕاستی بە ئەماکن لە کارکردن لەخوا بەزیاد بێت. فلما اجيت هنا على مديرية شرطة أربيل شفت الطيب من عندهم والإخلاص بالعمل ما شفته عندنا هناك ببغداد. سەبارەت بە تاوان و هەوڵەکانی پۆلیس لە ڕێگری لە ئەنجامدانی و پاراستنی گیان و ماڵی خەڵک دەچینە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر. ئەمید دلێر نەجار دەبینین. بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر پێک هاتووە لە چەندین بەش و هۆبە و بنکەکانی پۆلیس و نووسنگەکانی نێشتنی تاوان و هەر هەمومان پێکەوە کارمان کردووە بۆ وەکو یەک تیم بۆ پاراستنی سەرمالی هاوڵاتیان و چەسپاندنی سەروەری یاسا و پاراستنی ئەمنیەتی شاری هەولێر و لە کاتی بوونی هەر تاوانێک لە ناو شاری هەولێر هێزەکانمان بە زووترین کات دەگەنە شوێنی مەبەست بۆ دەستگیرکردنی تۆمەتباران تاکو بدرێنە یاسا و تاکو یاسا سەروەر بێت. ئەمانج لەو بەرنامە یەکەمکردنەوە یان ڕێگری لە زیادبوونی تاوان و بنیاتنانی کۆمەڵگەیەکی تەندروست و یاساناس و هۆشیارە تا خەڵک هۆشیار بنە و ئاشنا بن لە خۆ پاراستن لە فێڵکردن و دەماگیری و شەڕ و کوشتن و تند و تیژی و کەمکردنەوەی قەبارە و ڕێژەی تاوان تا هەموو تاکێک هەست بە بەرپرسیارەتی بەرامبەر بە یاسا بکات. هاوکاتیش نیشاندانی ڕۆڵی حکوومەت و وەزارەتی ناوخۆ و هێزەکانی یاسایشی ناوخۆ لە پاراستنی سەر و ماڵی خەڵک و دەستگیرکردنی تاوان باران و بە سزاکەیاندنیان. تا ژیان بەردەوام بێت تاوانیش بەردەوام دەبێت، بەڵام ئەرچی سەرشانی ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر لێ نەگەڕین واتە ڕێگر بین لە دروستبوونی تاوان، بەڵام کە کاتێک تاوان ڕوودەدا لە شاری هەولێر هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر بە زووترین کات دەگەنە شوێنی مەبەست بۆ ئەوەی یاسا سەروەر بێت، بۆ ئەوەی تۆمەتباران دەستگیر بکرێت و کێشەکە بنبڕ بکرێت. هەنگاو بە هەنگاو بەردەوام دەبین و شوێن پێ و شوێن پەنجی ئەو ڕووداوە نیشان دەدەین. وتەبێژی پۆلیسی هەولێر وردەکاری لەسەر ساختەکاری ئەو باندە دەخاتە ڕوو. لە بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر هەڵساین بە ئەنجامدانی لێکۆڵینەوە لەسەر ئەو فێڵێکەوە لەو کەسە کراوە کە دانیشتووی شاری بەغداشە نەوەک شاری هەولێر و دواتر لە لێکۆڵینەوەکان دەرکەوتکەوە ئەمانە چەند باندێک و تاخمێکن هەڵدەستن بە ئەنجامدانی تاوانی فێڵکردن لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەکەوە خەڵکان هان دەدەن بۆ ئەوەی ئەو پارەیان بۆ بنێرن جا بە هەرچی ناوێک بێ بە ناوی خێرخوازی بێ بە ناوی پێدانی ئۆتۆمبیل بی بە بەلاش، بەڵام تۆ هەسا بڕێک پارە گواستنەوەم پێ بدا بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکەت بۆ بگوازمەوە کە دیارە ئەو باندانەش سێ ستاف بووینە، ستافێکیان واتە باندێکیان لە هەولێر بوونە و باندێکیان دیارە لە بەغدایە و باندێکی تریان لە دەرەوەی عێراقا. سوپاسێکی بێپایان بۆ هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست لەبەر ئەوەی وەکو سەربازێکی ون کاریان کردووە لەگەڵ هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر و گشت هێزە ئەمنیەکانی تری شاری هەولێر و وەکو پیشەی هەمیشەییان هاوکارمان بووینە لە گەیاندنی زانیاریەکان لە ڕێگەی هێڵە گەرمەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر. چەندین تۆمەتبار دەستگیر کراوە لەلایەن هێزەکانمان لە پۆلیسی هەولێر، بەڵام تۆمەتباری تریشمان دەستگیر کردووە کە لە شارەکانی تری هەرێمی کوردستان تاوانیان ئەنجام داوە، لە شارەکانی تری عێراق تاوانیان ئەنجام داوە کە ژمارەیان 313 تۆمەتبار بووینە لە ناو شاری هەولێر خۆیان حشار داوە
هێزەکانمان ئەو تۆمەتبارانەیان دەستگیر کردووە و دراینە دادگاکان. دوایی گەڕان و دۆزینەوەی شوێن پەنجەی ئەندامانیەوە باندە لەلایەن هێزەکانی پۆلیسی هەولێر زانیاری ورد لەسەر بەشێک لەو ستافانە بەدەستێنن. دەچنە نووسنگی ئاڵوگۆڕی دراو لە شوێنی ڕووداوەکە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن. دوای لێکۆڵینەوە هێزەکانی پۆلیس ئامادەکاری دەکەن و کۆ دەبنەوە. پلانی دەزگیرکردنی ئەو کەسە قۆڵبڕانە دادەڕێژن. دادوەر بڕیار دەدات کە ئەندامانیەوە باندە لە شاری هەولێر دەستگیر بکرێن. لەسەر بڕیاری دادوەر هێزێکی تند و تۆڵ دەردەچێت بۆ دەستگیرکردنی. دیارە ئەو پارەیە مەبەستیان ئەو بووە ئەو ستافەکە لە شاری هەولێرن ئەو پارەی ئیستیلام بکەن. بەڵێ وتەدا خوازمان وەرگرت ڕەوانەی بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوەمان کرد. بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بڕیاریدا بە دەستگیرکردنی ئەندامانی ئەو گروپە. بەڵێ فەرموو پۆلیسی فریاکەوتنی هەولێر کۆنتڕۆلی 104 لەگەڵە فەرموو وەرجیرا 97 پەیوەندی بە بازاڕی کەیراوە بکەن. لالایەن هەوڵگری هێزەکانی پۆلیسی هەولێر زانیاری دێت کە دوو لە ئەندامانیەوە باندە لە نووسنگەیەکی دراو دەیانەوێت پارە وەربگرن. بەڵام هۆکارێکە بوو لەبەر سەلامەتی نووسنگەی دراوەکە بڵاوی ناکەینەوە کەوای کرد تۆمەتبارەکان ماوەیەک لەو نووسنگە چاوەڕێ بکەن تا هێزەکانی پۆلیس دەستگیریان بکەن. بەشێک لە وێنەوە هێزانە بۆ دەستگیرکردنی و تۆمەتبارانە بۆ بەرچاوڕوونی و ڕاستی ڕووداوەکە جارێکی تر وێنەکان تۆمار کراون. کاتژمێر 5 ئێوارێ بە کاتی هەولێر هێزەکانە ڕوودەکەنە نزیک شوێنی گومان لێکراوە. دواتر پۆلیسی بنکەی ئەو سنوورە پەیوەندیان پێوە دەکەن و شوێنی گومان لێکراوە دیاری دەکەن. دوای گەڕان بە شێوەیەکی وەرد لە ڕێگەی جیاجیا دەوری تۆمەتبار بە هێزی پۆلیس دەگیرێت. پۆلیسەکان لە هەموو دەواازەیە و بازاڕە بڵاو دەبنە و چاودێری تۆمەتبار دەکەن. سەرەتا دەیانەوێت بزانن تۆمەتبار چەکدارە یان نا. دوای دڵنیابوون هێزی فریاکەوتنی پۆلیس و بنکەی پۆلیسی ئەو سنوورە بەرەو ئامانجەکەیان هەنگاو دەنێن. ترس و دڵەڕاوکی هەیە لاگەری ڕوبەڕووبوونەوە چونکە زۆر جار هێزەکانی ئاسایشی ناوخۆ و ڕوبەڕووی تەقەکەران و تۆمەتباران و تاوانباران دەبنەوە. زۆر جاریش شەهید و برینداری لێکەوتوتەوە. لە کاتی دروستبوونی هەر کێشەیەک یان تاوانێک بە هیچ شێوازێک پەنا نەبن بۆ تۆڵەسەندنەوە، پەنا نەبن بۆ بەکارهێنانی چەک، پەنا نەبن بۆ توندوتیژی لەبەرەوەی ئێمە بە شانازیەوە وەکو پاسەوانێکی هاوڵاتیان دەبین بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و کێشەکانیان چارەسەر دەکەین تاکو ئەمنیەتی شاری هەولێر زیاتر بەرقەرار بێت. ئەیدی با خێرایی ئۆپراسیۆنی دەستگیرکردنی ئەو کەسانە دەست پێ دەکات. بە خێراییەکی زۆر بەسەر نووسنگەی دراوەکەدا دەدەن و ڕوبەڕووی تۆمەتباران دەبنەوە. قۆڵبەستی دەکەن و دەستگیر دەکەن. با فڕوفێڵی سۆشیال میدیاوە هەڵنەخەڵەتێت
ئەگە سایتێک یان پەیجێکی فەرمی نەبوو دەبێ متمانەی پێ نەکەن و ئەو لە ڕێگەی ئەو پەیج و سایتە فەیکانەوە یانەوە تێ تەزویرانەوە هەڵدەستن بە هەڵخەڵەتانی خەڵک دواتر پەیجەکە یان ئەکاونتەکە دەسووتێن و هەروەها شوم بزری دەکەن. تەنانەت خودی ئەو کەسێک کە داوای یاسایەکەی تۆمار کرد بوو تۆمەتبارەکەی نەدەناسی و تۆمەتبارەکەش نەناسراو بوو و ناوی خوازراوی هەبوو. دواتر ئێمە توانیمان لە ڕێگەی لێکۆڵینەوە وردەکانی ئێمە چەند تیمێکمان پێکێنا، تیمی بەدواداچوون، تیمی لێکۆڵینەوە لەسەر لە ڕێگەی سۆشیال میدیا و تیمێکی ترمان پێکێنا کەوا هەڵسن با دەستگیرکردنی تۆمەتباری سەرەکی تاوانەکە. ئێستا نەوعە جەرائیمەک نەوعە تاوانێک پێیا بووە کە پێی دەرێن جەرائیمی تەکنەلۆجی. طبعاً پێشتر ئەو نەوعە جەرائیمانە نەبوو لەبەرەوەی ئێستا بەپێی تەتەوڕ و ئامێرە پەیوەندیەکان و سۆشیال میدیا ئەم جۆرە بەداخەوە جەرائیمانە هاتی تەکایەوە. بۆ نمونە مەسەلەن کەسێک دێ پەیجێکی فەیک لە سۆشیال میدیا، بۆ نمونە لە فەیسبوک، لە سناپ، لە ئینستا دروست دەکات و کەسی تر لە ڕێگای ئەم پەیجانەوە کەسی تر تهدید دەکەن، چ ئافرەت چ مناڵ چ پیاو لە تهدید دەکات، دەڵێ ئەگەر تۆ پارەم بۆ نەنێرێ من بزانە ئەو ڕسمێکە شتێکە بەدەستی کەتیە بڵاوی دەکەمەوە، ئەگەر پارەم بۆ بزانە دەنێری دەمدێ بزانە تۆ هەر وەسیلێک بەکاردێنیتن بۆ ئەوەی بەرامبەرەکەی خۆی بترسێنی، بۆ ئەوەی ئیستیغلالی بەرامبەریان بکەن پارە بەدەستبینن. طبعاً ئەمە یاسامان هەیە، یاسایەکی تایبەتمان هەیە بە ناوی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان. لە ڕێگەی ئەم یاساوە ئەو کەسانە سزا دەدرێن. خۆشبەختانە برایانی ئاسایش و پۆلیسمان کاری زۆر پرۆفیشنەڵانە دەکەن و ئەو کەسانە بە زووترین کات دەستگیر دەکرێن، چونکەوانە تەسەوڕ دەکەن ناگیرێن و پەیجەکە فەیکە و ناوی خۆیان نییە بەڵام دەستگیر دەکرێن. لێرەوە سوپاسێکی بێپایان بۆ جەنابی وەزیری ناوخۆ لەبەر ئەوەی شەو ڕۆژ لەگەرمان بووە لە کاتی دەستگیرکردنی تۆمەتباران و هاوکاری بریندارەکان بووە و دووبارە سوپاسێکی بێپایانی دەکەین لەبەر ئەوەی وەکو پاڵپشتی دەستگا ئەمنیەکان بووە، پاڵپشتی دەستگای پۆلیس بووە و سوپاسێکی بێپایان بۆ دانیشتوانی شاری هەولێری خۆشەویست لەبەر ئەوەی وەکو سەربازی ون کاریان کردووە، وەکو دەستگای پۆلیس وەکو دەستگا ئەمنیەکان کاریان کردووە لە شاری هەولێر بۆ چەسپاندنی ئەم ئارامیە و دووبارە دەستخۆشیان لێ دەکەین و سوپاسیان دەکەین.
و هەروەها سوپاسێکی بێپایان بۆ گشت ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر کە شەو ڕۆژکاریان کردووە بۆ چەسپاندنی سەروەری یاسا و ئەمنیەتی شاری هەولێر و دەستخۆشیەکی گەرم بۆ گشت ئەفسەر و کارمەندانی هێز ئەمنیەکانی شاری هەولێر. طبعا ئەو کەسێ ئەو تاوانانە ئەنجام دەدات جگەلەوەی دەستگیر دەکرێت و محاسبە دەکرێت و محاکەمە دەکرێت ئەوراقی دەچیتە هەموو بنکەکانی پۆلیس و ئاسایش و وەروە سومعەشی دەڕوا و پێشینەی تاوانیشی بۆ دەبێت. پاسەوان تۆمەتبار بهێنە ژوورەوە. سەبارەت بۆ سکاڵی کە تاتخوازە سەرتی تۆمار کردووە وتەکانیشی لە بۆ دڕوون کراوەتەوە خوێندراوەتەوە، ئایا نکۆڵی دەکەی لە ئەنجامدانی ئەو تاوانەیان دانی پێدادەنیت؟ دانی پێدادەنی؟ لە هەردوو نوسخە. پاسەوان تۆمەتبار ببەن بەرەو دادگا. زۆر گرینگە تۆ ئاگادار بی و خۆت دوورکەی لە تاوان ئەو تاوان کارێکی زۆر قێزەوەنە بۆ خۆت و ماڵ و مناڵت و داک و بابت وەروە سومعەشت جوانترین شت ئەوەیە کەس بتوانێ بگاتە ئەو بابەتی کە دەیەوێت بە عارەقەی نیوچەوانی و بە ئیش و کار و بە سەربەرزی. لێرە یاسای سزادانی عراقی کە ساڵی 69 دانرایە ئەوە هەڵدەستێت بەکاری خۆی بە مادە 456 مادەی احتیال. مەسە بۆ نمونە کەیسێک هەبوو لەم ماوەیە ئاگادار بووم ئەو کەیسە شخصێک بوو هەستا بوو مەجموعە سووریەکی زانی بووی مەجموعە سووریەک ناویان نووسیوە بۆی ببنە پەنابەر لە دووەلە ئۆڕۆپیەکان. ئەو هەستا بوو ئەو هەڵەی قۆستبووەوە چوو بوو منەظەمەکە طبعا ناوی نالێم منەظەمەتی ئینتەرنەشناڵە ئەلێرە ئەو ئۆفەرەی دابووە ئەو مەجموعە کەسانە بەڵام ئەو کەسە زانی بووی هەستا بوو انتحالی صفەی کەسێکی کردبوو لەو منەظەمەیە هەستا بوو ئیتصالیانی پێکرد بوو وتبووی پارەم لۆ تەحویلکەن ناوتان گەڕایتەوە لە دووەلی ئۆڕۆپی ئەوجا ئەڵمانیا بەریتانیا بزانە هەر دەولەتەکە مهم ئەوانیش هەستا بوون پارەیان تەحویل کردووانە دوایە دەرچوو ئەو شەخصە فێڵبازە و بەس ئەو ئیتصاڵی کردبووە و پەیوەندی بەس بۆی پارەیان لێوەرگریتن. خۆشبەختانە ئەو کەیسەش گیرە بەپێی ئەو مادەی کە باسم کرد مادەی 456 حەبسە طبعا مودەکەشی 5 ساڵە و ئەگەر زروفی مشەدەدیش تێدان دەگدار زیاتریش دەبیتن بۆیە ئەو کەسە نەک بەس مادیەن دەگیریان بەس ناگیرێ معنەویەنیش سومعەی دەڕوا ناتوانێ هەروەها ئەو کەسەوەکی دەگیرێ بەسمەی ئیبهامی لێ وەردەگیرێ ئەوراقی هەمووی دەچیتە ئاسایش و پۆلیس. بۆیە زۆر گرینگە خەڵک بزانی کە ئێستا ئەو کەسانی کە ئەم کارانە دەکەن تەسەور دەکەن ناگیرێن فەیکە و نازامتە بالعکس ئێستا پۆلیسمان وەسائلی زۆر متەقەدیمی هەیە زۆر تەکنەلۆجی هەیە دەتوانی زۆر بە ئاسانی ئەو کەیسانە دەستگیر بکات.
ئەم ئارامیەی شاری هەولێر و پاراستنی سەرماڵی هاوڵاتیان بە ئاسانی نەهاتدەدی. چەندین قوربانیمان داوە، شەهیدمان داوە، بریندارمان داوە لە ناو هێزەکانمان و کۆتا شەهید و کۆتا بریندار و کۆتا قوربانی نابێت لەبەر ئەوەی ئەرچی سەرشانمانە پاراستنی ئەمنیەتی شاری هەولێر، ئەرچی سەرشانمانە پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و بەڵێنیش دەدەینە هاوڵاتیانی شاری هەولێر کە شەو ڕۆژ لە ئەرگدا دەبین بۆ پاراستنی ئەو ئەمنیەتە و گیانی خۆشمان بەخت دەکەین بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان. هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەزارەتی ناوخۆ شەو نەخۆنی دەکەن بۆ پاراستی گیان و سەر و ماڵی هاوڵاتیان و پاراستنی و ئارامی کە هەمووانی لەژێر چەترێک کۆ کردوێتەوە لە ئەماندەر. ئەو هەوڵانش بەهێز و باز و هێزەکانی ناوخۆ دابین کراوە بە شێوەیەک شەوانە لە بازاڕەکانی کوردستان بە ملیۆنان دۆلار و بە سەدان کیلۆ زێڕ و کەلوپەلی گرانبەها بە پەردەیەکدا پۆشراوە و خاونەکانیان بە ئارامی و بێد و دڵی لە دەستێکی ئەمین گیان هێشتون. ئەمەش بە ڕۆڵ و ماندوێتی وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ناوخۆ بەدیهاتووە. شوێن پەنجە تاوانەکان نیشان دەدات. لەو تاوانانە چەندین کەس کە بێت تاوانە زەرەرمەند بوون. تا هۆشیار بین و هەڵ نەخەڵەتین دەبێت کۆمەڵگەیەکی هۆشیار بنیاد بنین تا تاوان کەم بێتەوە و پارێزراو بین. هەروەها لە بری کردداری تۆڵەسەندنەوە دەبێت پەنا بۆ یاسا ببین و تا مافەکانمان بەڕێگەی یاسا بەدەست بێنین نەک ئەو مافەی هەشمانە بەهۆی تۆڵەسەندنەوە لە دەستی بدەین.